یەک نەفەری هەموو سلێمانی بگەرێت 40 نەفەری بەعقوبەتیان نییە. کێشەکەمان ئەوەیە ئەو خەتە نەکرێتەوەی تر. مەڵی گیر و گرفتان بۆ دروست بۆ لە هێڵی گواستنەوەی ئەو گیر و گرفتانە چین و داواکاریتان. من کە ناوم کاوەیە لە ئیدارەی تەرمیناڵی سەرەکی سلێمانی تەبیعی من ئەوە 4 ساڵە لێرە ئیژەکەم بەشی سەیتەرەکان. ئەم کێشەیە ئێمە 2 ساڵەوە پێش دایان خست لەسەر گەندەڵی پارە لێ خوراوە و داخرا مەلەفەکە. ئێستا سەر لە نوێ هەڵاوەتەوە ئیشێ خودی مەلەفە هەر مەسەلەکەی بەعقوبە دیالەیە سلێمانی دیالەیە ئینە سلێمانی بەعقوبە عەکسە. ئێمە با بێنە سەر بەشی هونەری بەشی هونەرەکەی فەنیەکە ئێمە قەمەرەمانەیە سلێمانی کەلار سلێمانی خانەقین کەلار بەغا خانەقین عەکسەکەشی یعنی یەک کێشەی نییە ئەم خەتە یەک کێشە بەس ئەمان ئەیان هەوێ خەتێک لە ناوڕاستی ئەمە دروستەکەن بە ناوی دیالەیە دیالە نییە دیالە نییە ئەمە بەغایە لەبەر ئەوە بەعقوبە لەگەڵ بەغا 37 کیلۆمەتر دوورە یان 32 کیلۆمەتر دوورە. ئەم سایقانە ناش لە دیالەیە چون لە گەراجی نازا لە دەرەوە بارەکەن. من شاهدم هەیە کە 4 سایق لە خەتی دیالە ئیشیانە کرد ئیسا هاتوونە ئێرە هەر چوارەکە یەنم شاهدیێنن کە ئێمە کە ئەوان لە بەغا بارەکەن. یعنی ئەم خەتە ئەسلی و ئەساسی نییە بۆ بەعقوبە یەک نەفەری هەموو سلێمانی بگەرێت 40 نەفەری بەعقوبەتیان نییە. کێشەکەمان ئەوەیە ئەو خەتە نەکرێتەوەی تر. ئەگەر ئەو خەتە بکرێتەوە گیر و گرفتێ بۆ ئێوە ڕەحمەت لە باوکت نەفەرەکە نایەتە ئێرە ئالێرە چێتە گەراجی شارە زوور نایەتە ئێرە لێرە بە 10,000 لەوێ بە 3,000 چێتە گەراجی شارە زوور. کێشەکەمان ئەوەیە ئەوان ئەگەر ڕازەکەن با بیان لێرە ئێمە خانێکیان بۆکەنەوە لێرە ئەگەر دیالە ڕاست بە دیالە خۆمە من بە دەڵار هاوارەکەم دیالە ئەگەر ئەوان ڕازەکەن با بیان هێنن بۆ ئێرە با بزانم دیالە دروستە بێت لێرە نایەن بۆ ئێرە. ئەمە موامەرەیە دژی ئێوە والله موامەرە نییە موامەرە چییە ئەمە بعض کەس مستەفیدە لەو شتە کە کوردیانە مستەفیدە تر ئادە مستەفیدەکە لە چییە نازانم بن بە خاوەنی خات 2 خات 3 خات 7 خات کەس نازانێت.